لە ترسی دوورخستنەوەیان لە کار ناتوانن لە بەردەم کامێرادا دەم و چاویان نیشان بدەن و گلەییەکانیان بخەنە ڕوو. ئەم کرێکارانە دەڵێن لە شوێنی کارەکانمان کە تایبەتە بە کۆنکرێتی ئامادەکرا و هیچ مافێکیان پێ نەدراوە. یەکێک لە کرێکارەکان هاتە بەردەم کامێراکەمان و وتی هاوڕێمان هەیە خوشکی کۆچی دوایی کردووە بەڵام خاوەن کارەکە ئامادە نەبووە مۆڵەتی پێبدات و بە ناچاری دەستی لە کار کێشاوەتەوە. ئێمە وەک ساقی میکسەر و ساقی پۆمپەکانی کۆمپانیا کۆنکرێتەکان کۆنکرێتی ئامادەکرا و کاتی استراحەتمان زۆر کەمە کە جاری وایە لە 72 ساعتی شەکەن جاری وایە 48 ساعتی شەکەن بەبێ خەو بەبێ ناخواردن جاری وایە تووشی چەند کێشە و مشکلە و گرفت بووینێتەوە کێشەی عایلێمان توش بێتەوە ساقمان هەیە لە کاتی ڕۆشنەوەیە بۆ ماڵەوە منە هیلاک بووە وەرگەڕاوە بە سیارەکەی و عەمری خۆی کردووە فاتی کردووە ساقمانەیە لە قاتی حەڤەی عیمارەکان و کەوتۆتە خوارەوە بەهۆی ئەوەی هیلاک بووە سێفتینە بۆی حسابێ بۆ ڕۆحیەمی سایاق نەکراوە چارەسەرەکان زۆر دەمێکەمە خەریکی چارەسەرین هەر بە سەحب مەعاملەکان قسەیان لەگەڵاکەین لەگەڵ ئەم مەسئولەمانە لەگەڵ ئەم بەرپرسەمانە بە هیچ شێوەی ئیسفادەی نییە ئەڵێ یەکی بیکە بڕۆ خواحافیزێ بێ کابراش مەجبورە بیکە لە کاتی مەجبوریەکە شاتوشیانە کێشە و گرفتە بێتەوە کە غێری وی شەشیشی تر نازانێ بچێ بیکە. براجان ئێمە معاناتی سایق بەعام ئێستا ڕەنگە بۆ 1000 سایقە بێ سایقی خەباتەی مرکزی و سایق میکسەر ئێستا زۆربەی لە ترسا ڕەنگە لەبەرەوە نەوێرە لە 180 کرێچیە بێگومان کرێچیە لەبەرەوەی ماعیشەتی لەسەر ئەوەیە ڕەنگە ئیشێکی کەی پێ نەکرێ مەجبورە بێدەنگی هەڵبژێرە لە ماڵەوە نەوێرە بێتە ئەیرە قسە بۆ جەنابتانکە بۆ کۆمەڵێک کەس بکە ئەنجا معاناتی سایق ئەبێت چی بێ لە کابرای خاوەن ماڵ بکە ئەوەیە ڕێگەیەکی بۆ خۆشکا کە کاتێکی هەبێ بە 24 ساعتی لەسەر جادە نەبێ. سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی کوردستان ڕای دەگەیەنێت 14 کارگەی کۆنکرێتی ئامادەکراو لە سنووری پارێزگای سلێمانی هەیە کە وەک کۆی لە مامەڵە لەگەڵ کرێکارەکانیان دەکەن. سەرۆکی سەندیکای بیناسازان دەڵێ کرێکارانی کارگەکانی کۆنکرێتی ئامادەکراو لە مانگێکدا 1 ڕۆژ پشویان هەیە. هەروەها شوێنی مانەوە و کاتی کارکردنیان دیاریکراو نییە و ڕێگەش بە سەندیکاکەیان نادرێت بچنە ناو ئەو کارگانە و بە دوواداچوون بۆ دۆخی کرێکاران بکەن. ئەو خاڵانەی کە زۆر مەترسیدارە و پێشێلکاریە لە زۆربەی ئەم پرۆژانەیە هەیە بێگومان سەرنجتان بۆ ڕاکێشم کە هەندێک لە پرۆژەکان لە ئاستی جیاوازە ئەم کەم و کوڕیانیان لە ئەم پێشێلکاریانیان تایە. یەکەم لەم پرۆژانەدا بارمتە لە کرێکار وەردەگیرێ کە هیچ بنەمایەکی یاسایی نییە لە کاتی دامەزراندندا و دوجار بارمتەکەیان بۆ ناگێڕ. لە ئەگەری چارەسەر نەکردنی دۆخی کرێکارانی ئەم کارگانە سەندیکای کرێکارانی بیناسازی سلێمانی هۆشداری دەدەن و دەڵێن تەنیا 10 ڕۆژ کات لە بەردەم بەرپرسانی شارە بۆ چارەسەرکردنی پرسەکە ئەگەر نا وەڵامی دیکە و توندیان دەبێت.